ئەمڕۆ پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی لە تاستوجا ئەکرێتەوە. پێشەنگایەکی زۆر گەورەیە. گفتوگۆ لەسەر پێشەنگاکە ئەکەین، ئەو کتێبانی کە لەوێن ئەو دەستگا چاپانەی کە لەوێ بەشداریان کردووە گرنگی پێشەنگاکە بە شێوەیەکی گشتی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شەوقی عومەر کە بەڕێزیان جێگیری بەڕێبەری گشتی پێشەنگای نێودەوڵەتی کتێبن لە شاری سلێمانی. کاک شەوقی سڵاو لێبێ. سڵاو بەیانی باش. بەیانی باش بەخێر بێ سەرچاو دەستخۆشیتان لێکەم ئەگەر باسێکمان لە پێشەنگاکە بۆ بکەی. ئاگاتان لێ کە شاری سلێمانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە. لە ساڵانی ڕابردووە بوو بە دەستە خوشکی سنە و چەند شارێکی تر لە بواری کولتوری و فەرهەنگی و ڕۆشنبیریە و پرۆژە پێشنیارکردنی شاری سلێمانی وەکو شاری داهێنەر لە بواری کولتور و ئەدەب و هونەرە، ئەوەیش کە لە ڕابردووە شاری سلێمانی پێی ناسراوە بە بوونی زۆرترین جوڵانەوەی سیاسی و ئەدەبی و فکری و ڕۆشنبیری لەسەر ئاستی باشووری کوردستان و عێراق و وڵاتانی دراوسێش پێگەیەکی تایبەتی هەبووە. ئەی خواست کە شاری سلێمانی لە پاڵ هەموو ئەو جوانی و باشیانەی هەیەی خاوەنی پێشەنگایەکی نێودەوڵەتی کتێبیش بێ کە چەند ساڵی ڕابردوو ئەمە نەبوو. لە 4 ساڵی ڕابردووە بناغی ئەمەمان دامەزراند وردەوردە هەنگاومان بۆنا بە هاوکاری میدیاکان و وەزارەتی ڕۆشنبیری و ژووری بازرگانی و پارێزگار و هەموو دام و دەستگاکانی تر. ئێستا کە خاوەنی پێشەنگایەکی نێودەوڵەتین کە ساڵانە لە مانگی 11 ئەکرێتەوە، بەشداری ئەگۆڕێ ساڵانە لە 15 وڵات تا 25 وڵات، هەندێک ساڵە چێتە 25 وڵاتی زیاتر بەشدار بن لەگەڵمانە. بۆ ساڵ چەنە؟ بۆ ئەم ساڵ بە ئەوانەوە کە وەکالەتی وڵاتەکانی ترن ئەچێتە نزیکەی 25، ئەوانەی کە ڕاستەخۆ بەشدارن نزیکەی 7 وڵات لەگەڵمان بەشدارن. چۆن وڵاتەکان؟ وڵاتەکان هەندێک وڵاتی ئەوروپی تایە، هەندێک وڵاتی عەربی تایە. ئەوروپیەکان کوێن؟ ئەوروپیەکانی تازێ دانیمارک و بەریتانیا و هۆڵەندای تایە. لەگەڵ ئەمە لە پاڵ ئەوانە چەند دەستگایەکی تایە کە کوردانی تاراوگەن و لە ئەوروپا چالاکیان هەیە و چەند دەستگایەکی ئینگلیزی تایە، چەند دەستگایەکی فارسی تایە، چەند دەستگایەکی میسری تایە، عەربی و لوبنانی تایە، عێراقی تایە، ئیتیحادی ناشرینی بەڕەسمی تایە. لەسەر و هێمانە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان چوەکو چاودێری سەرەکی سپۆنسەری سەرەکی پێشەنگاکە بەشدارە وەکو وەزارەتی سەقافەی عێراقیش ناوەکە بە عەربیڵم بۆی جابێتەوە. وەزارەتی سەقافەی عێراقیش بە 4 دەستگای گرنگ بەشدارن لەگەڵمانە کە یەکەم ساڵیانە وەزارەتی ڕۆشنبیری عێراق بە 4 دەستگای گرنگ لە پێشەنگایەکی نێودەوڵەتی کتێب لە هەرێمی کوردستانە ئامادە بن. ئەم ساڵ جیاوازیەکی تریشی ئەوەیە ڕەنگە یەکەم ساڵ بێت تۆزێ بێترز لە کۆرۆنا. ڕاستە کۆرۆنا ماوە، بەڵام وەکو بەڕێبەری گشتی تەندروستی وتی بۆ بەپەتایەکی ئاسایی بۆ بە ئەنفلۆنزایەکی ئاسایی ڕەنگە ئەم ساڵ ترسی کۆرۆناشمان لە کۆڵ بوو بێتەوە بۆ پێشەنگاکە. لە پاڵ کەمبوونەوەی سترێسی کۆرۆنایە یەک دوو سترێسی تریش باشتر بوون لە چاو ساڵانی ڕابردووە. ڕاستە هێشتا ترسێک لە بازار ڕاهەیە، بەڵام قەیرانی دارایی ئەندازەیەک نیشتۆتەوە. بارودۆخی موچە و ئەوانە بڕێک جێگیرتر بووە. ئەو جوڵەی لە بازار ڕاو بەرزی و نزمەی هەبوو لە نرخی شتومەک و کاڵایە ئەندازەیەک جێگیرترە لە جاران لەبەرەوە هاوڵاتی ئێستا ئاسانتر سەردانی پێشەنگای کتێبەکە ئەزانە بە دوای چیا بگەڕێت. پێشەنگای کتێبی زیاتر وەکو تۆ ئاماژە و پێکرانی بەو کەسانەی کە موچە مەحدودەکەیان هەیە ئەوان زیاتر سەردانەکەن. وەکو تۆ ژووتە بۆی ئیسخراری لەو دۆخەیە ڕەنگە بتوانن باشتر سەردان بکەن. پێشەنگای کتێب جیاواز لە پێشەنگاکانی تر. ئێمە خۆمان دوو جۆر پێشەنگامانەیە. هەندێک لە پێشەنگاکان پسپۆڕین تەخەسوسین، ئەوە تەنها ئەهلی خۆیە بۆی. بۆ نمونە تۆ پێشەنگایەکی دەرمانەکەیتەوە، پێشەنگایەکی کەرەستەی پزیشکیەکەیتەوە یا پێشەنگایەکی بازرگانیەکەیتەوە، تەنها فئەیەکی مەحدود لە خەڵکیەت. بەڵام پێشەنگای کتێب خێزانیەت، قوتابیەت، گەورەیەت، بە تەمەنیە ژن، پیا و هەموو تەمەنەکان لە هەموو شار و شارۆچکانی کوردستان و عێراقەوە دێن. لەبەر ئەوە پێشەنگای کتێب پەیوەندی بە کۆی گشتی هاوڵاتیان و سێکتەری گشتیەوە هەیە. باشە، ڕێژەی داشکاندنەکان چۆنێ وەڕێکەوتون لەگەڵ دەستگاکان داشکاندن بکەن؟ لە بنەڕەتەوە بیرۆکەی پێشەنگایەک لە ئامانجەکانی بوونی داشکاندن و گونجاندنی نرخە. من ناوی نانم داشکاندن بە ئەندازی ئەوەی ناوێنین گونجاندنی نرخ. ئەوەی کە ئێستا هەیە داشکاندن لە 150 دەست پێەکە بۆ شتە گرنگەکان لە هەندێک بۆکو بڵێ فێڵدا هەندێک بوارە داشکاندنەکان لە ڕۆژانی ناوەڕاست و کۆتایی پێشەنگای نزیکە بێتەوە لە 140 و زیاتریش. هەندێ دەستگا و ناوەندی کتێب بڵیان کرد بۆ کە هەر لە ئێسە و لە 130 بۆ 140 کتێبەکانیان
بۆ شێوازە خستۆتە ڕوو ئێمە بحکومی پێگەی فەرمیمان لە پێشانگا هەر ژمارەیەک بڵین دوایلی بەرپرسە بەڵام ئەو کە دەستگایەکە ناوەندێکە خۆی بە دڵنیایەوە کە نووسێتی من لە سەداسی داشکاندنەکەم هاوڵاتی سەربەرجی کتێبەکاکە ئەم کتێبە لێ نووسراوە 5,000 دینار لە سەداسی لێ بکەیتەوە کاتە مەسەلەن ئەوەنە ڕێک ئەزانێ بەڵێ فعلەن داشکاندنەکان زۆر باشن زۆر گونجاون هاندەرێکی باشە بۆ هاندانی خەڵکی بۆ خوێندنەوە بۆ ئەوی قوتابیەکان کەم ڕووبکەنەوە خوێندن ڕووبکەنەوە خۆ خوێنەوارکردن و خۆڕۆشن بیرکردن ناوەندەکانی خوێندن زانکۆکانمان ئەکادیمیامان هەمووی پێویستیان بە سەرچاوە بێگومان داشکاندن لە نرخی کتێبەکانە پاڵنەرێکی باشە ئەو هاوڵاتیەی ئەمساڵ بڕێکپارەی دیاری کردەوە بۆ کڕینی کتێب بۆ نمونە 100,000 دیناری دیاری کردووە بڕێکی دیاری کرد کتێبی پێ بکڕێت پار ساڵ دە کتێبی بۆ کردبێ ئێستا 12-15 کتێبی پێکڕێ جیازی زۆر هەمومان لە گرنگی کتێب و مرۆڤی هۆشیار و کۆمەڵگەیەکی هۆشیار تێگەین کە چەندە گرنگە بەڵام بابزانین لە ڕووە ئابوووریەکەیەوە کردنەوەی پێشەنگایەکی لەم شێوەیە چەندە گرنگە وتارێکمان نووسی لەبارەی ئەوەی هەر بەڕاستی پێشانگا چی بۆ شارێک یان چی بۆ وڵاتێک ئەکا ئاماژە بە هەندێک ڕفرێنسی ئەو وتارە کە زۆربەی لە سەرچاوە زانستیەکانەوە هاتووە پێشانگایەک بۆ وڵاتێک زۆر شتەکە کاریگەریەکانی کردنەوەی پێشانگا هەندێکی کورتمەودایە هەندێکی مامناوەندمەودایە هەندێکیان درێژمەودایە من لە درێژمەوداکەەوە پێوەی پێیابێم جاران ئەکادیمیەکمان نووسەرێکمان خوێنەوارێکمان ناچارە بوو بۆ دەستخستنی کتێب لایانی کەم سەردانی قاهێرە و ئەستەمبوڵ و تاران و بەغدا بکات ئەوانشمان دەستی فراوانتر بوو ئەچوو بە وڵاتانی تر ئێستاکە پێشانگایە هاتۆتە بندەستی خۆت ئەم هەموو مامۆستای زانکۆیە توێژەر قوتابی خوێنەوار ڕۆژنامەنووس ئەکادیمی نووسەر هاوڵاتی ئاسایی بە ئاسانی دیە کتێبی دەستەکەوێت ئەمە یەکێکە لە کاریگەری زۆر باشەکانی پێشانگا کە ئەم کتێبە لەم وڵاتەیە ئەفرۆشرێت تۆ ئەیبیتە ماڵەوە ئێستش کاتی خوێندنەوەیت نییە کتێب شتێک نییە کەرەستەیەک نییە کۆن بۆ فڕە بدرێ بە پێچەوانیش کەرەستەکانی ترەوە کتێب کە کۆنە بێ خۆشەویسترە بێ جوانترە بێ یعنی ئێستا کتێبە کۆنەکانمانە بینینەوە ئەندازێک لامان شیرینترن لە کتێبە نوێیەکان خۆت نایخوێنیتەوە مناڵەکانی خوێندنەوە میوانەکانتەی خوێندنەوە لە ئایندە ئیسیعارە ئەکرێ ئەمە کەمێکە لە کاریگەریە دوورمەوداکانی کتێب ئەجینا لە ڕووی کولتوری و فەرهەنگیەوە گۆڕینی بیر و ڕای کۆمەڵایەتی و تاکی ئێمە کاریگەریکی زۆر گەورەی هەیە کەسێک بخوێنێتەوە و کەسێک نەخوێنێتەوە ڕاستەکەی جیاوازەکانەوە زۆرە بەراورد ناکرێ بەڵام لە ڕووی ئابووریشەوە ئەگەر بنمونە وەرگرین پێشانگایەکی کتێب کە بەلای کەمەوە 1000 بیانی هێناوەتە سلێمانی ئەم 1000 بیانیە 3 ڕۆژ پێش پێشانگا هاتوون 2-3 ڕۆژ دوای پێشانگا ئەگەڕێنەوە ئەو من کەمترین ژمارەم و تۆی جینا 2-3 هاتووە ئەم 2-3 نەفرە 15 ڕۆژ لە شارێکا بن بێگومان یەکی 15 شەو لە هۆتێلا بخەون ئەمە هەمووی دەخلە بۆ ئەم شارە ئەکاتە ژمارەیەکی زۆر جوڵەیەکی باش لە سێکتەری هۆتێلەوانی و گەشتیاریە بە تایبەتی ئێسێمە لە کۆتای پاییز و سەرەتای زستانین جوڵەی گەشتیاری لە سلێمانی و کوردستانە ڕوو لە کەمیە هۆتێلەکان هەمویان داشکاندریان کردەوە هاواران لێ هەستاوە لەبەر نەبوونی گەشتیار ئەم پێشانگایە هاندەرێکە بۆی بوژانەوەک ڕوو بکاتە سێکتەری هۆتێلەوانی لە پاڵیا سێکتەری ڕێستۆران و چێشتخانەکان لە پاڵیا سێکتەری خواردنی خۆماڵی چونکە زۆربەی ئەمانە کە دێن هەروەکو تۆ چۆنە چتە وڵاتێک حەزەکەی خواردنیان تێستکەی خواردنی بەحری تێستکەی کولتوری ئەو وڵاتە شارەزابی بژانە ڕوەکاتە ئەوە ڕاست سێکتەری گواستنەوە هاتوچۆ بە پاس و تەکسی و هەموو سێکتەرەکانی تر سێکتەری فڕۆکەوانی ینی ئەگەر جاران بۆ نمونە لە چەند مانگێکە گەشتێکی بۆ نمونە ئێڵم ئوردن سلێمانی قاهرە هەولێر هەبوایە ئێستاکە لەم مانگەیەت چەند گەشتێک ئەبێ ئەمە هەر هەمووی بژانەوە ڕۆکاتە کارتی فڕۆکەوانی بەڵێ ئەوەی تریش کە هەندێک کاریگەری تری بۆ نمونە ئەم پێشانگایە کە ئەکرێتەوە خەڵکێکی زۆر هەلی کاری بۆ ڕەخسێ یعنی ئێمە ئێستاکە بەلای کەمەوە 1000 نەفەر کارمەند بەکارمەندی کاتی و نیمچە بەردەوامەکان و لە پێشانگای کاریان دەستکەوتووە بەتایبەتی بۆ قوتابیان و دانەمەزراوەکان و گەنجەکان کە ئەزمموی و ئەویان کەمە ئەوێ دەرفەتێکی زۆر باشە بۆ وەکو خولێکە لە پاڵێ دەستگەرچی چەند ڕۆژێکیش بێ بەسەدان تەکسی لەم هەفتە و دە ڕۆژەیە یەن و ئەچنەمە هەموو کارە پاسدابین کراوەکو ساڵانی ڕابردوو لە ناو شارەوە هێڵی گواستنەوەی سەرەکی تاسڵوجە سلێمانی بە 1000 دینار لە کانێسکانەوە بە شارڕەی سالمە ئەڕوا هەتا ناو پێشانگا نەفەری بە 1000 دینار جاران هەتا تاسڵوجە ئەڕۆشت ئێستاکەم ئێمە سوپاسیانەکەین بە هەماهەنگی ئێمە لەگەڵ بەرپرسی هەڵەکان ئەو هاتوچۆی دێتە ناو پێشانگاوە ینی هاوڵاتی پێویستی بەوە نیە 12000 دینار بدا بە تەکسی
بێتە شارڕێی سالم بە 1000 دینار دێتە ناو پێشانگاوە لەبەر دەرگای دەواازی پێشانگایەدا ئابەزێ ئێوارەیش هەتا سعات حەوت پاسەکان ئەمێننەوە لێەوە هاوڵاتیان نەگوازنەوە بۆ ناو شار. باشە کاتەکەی لە چەند بۆ چەنە؟ کاتیکردنەوەی پێشانگا عادەتەن ئەمڕۆ کە ئیفتیتاح سعات 11 ڕۆژانی ئاسایی سعات دەی بانی کراوە تاوەکو سعات حوتی ئێوە تا حوتی وارە کراوە تا حوتی وارە کراوە ئەگەر هاوڵاتیان فشارمان بۆ نەهێنن مححکوم بە درێژکردنەوەمان نەکەن چونکە ساڵانی ڕابردوو بە تایبەتی ڕۆژانی کۆتایی هەفتە ئەوە نیە خەڵکی پێنجشەمە و جومعە دەرفەتی زیاترێتە دەرەوە ناچارە بووین دوسێ سعاتێک درێژمانە کردەوە بەڵام ئەوش ئەگەر باران و ئەوانە بە ڕەنگە ئاستەنگی کەم نەبێ. زۆر باشە ساڵانی تر لەگەڵ پێشەنگای کتێبەکەیە هەندێک نمایشی کەلوپەلی تری شەکرام ساڵی ژۆیتە ئەم ساڵ لە پاڵ پێشانگای کتێبە دوو چالاکی ترمان هەیە چالاکییان تەواو ئابووری و بازاڕە چالاکی تریان کولتوری و ڕۆشن بیدێت چالاکی بازاڕێکە ئەوەیە کە ئێمە لە پاڵ هۆڵی سەرەکی پێشانگایە کە 10,000 متر هۆڵێکی تری VIP مان هەیە ئەم هۆڵە هەموو پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی تیا دابین کراوە بۆ بازارکردن واتە هاوڵاتی ئەتوانێت لە پاڵەوەی کێت بۆ کڕینی کتێب لەگەڵیا بازاڕیکردنی کەلوپەل و شمەکی ئاسایی ژیانی ڕۆژانەشی دەستخات جا بابەتی ناوماڵ بێ کارەبایی بێ خۆراک جلوبەرگ پێداویستی هەموو ئەوانی کە لە بازاڕێکی ئاساییان لە مۆڵێکا هەن لەوێ دەست ئەکەون کە نزیکەی زیاتر لە 100 بەشدار بوو لەوێشا بەشداری کردووە لە پاڵم دوو چالاکیەیە بە بەردەوام بە درێژای ڕۆژانی پێشانگا لە ستەیجی پێشانگا کۆمەڵک چالاکی هوەری فکری ئەدەبی ڕۆشنبیری و سەقافیمان هەیە کە خوێنەوارەکان نووسەرەکان ڕۆشنبیرەکان دێن لەوێ کۆڕیان هەیە کۆڕی شعریان هەیە واژووکردنی کتێبیان هەیە گەنگەشەی بابەتی فکری هەیە لە هەموو بیر و بۆچوون و تێگەشتنە جیاوازەکان. باشە کاک شەوقی لەو دەڕێی کۆتایی هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان ساڵانی ڕابردوو لێرە و لێ هەندێک جار لە کاتی پێشەنگاکەیە هەندێک دەنگمانە بیست کە گوایە لە پێشەنگاکەیە هەندێک کتێبی تێدایە کە قەدەغە بوون گوایە لە وڵاتانی عەرەبی بەڵام لێرە بەبێ فیلتر نمایشەکرێن هیچ کتێبێکی وا هەیە دەشبێ بە فکری میان ڕەوانەی کوردی بەگشتی دەشبێ بە ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان ئەمە دوو لە سەروەستانی پێویستە دانەیەکیان لەبارەی سانسۆرەوە دانەیەکی تریان لەبارەی گرێبەست و ڕێکاری یاساییەوە ئەوەی تایبەتە بە گرێبەست و ڕێکاری یاسایی ئێمە گرێبەستێکی چل خاڵیمان بەلایانی بەرامبەر واژۆ کردووە واتای هیچ کتێبێک نەهاتوەتە ئەو پێشانگایە ئیلا خاوەنەکەی گرێبەستێکی واژوو کردووە کە هێنانی هەموو کتێبێک هاندەری تونوتیژی ئاینی فکری مەزهبی تائیفی قەدەغەیە دووەم هێنانی هەموو کتێبێک بانگەشە یاخود بە شانازیەوە باسی ڕابردووی سەرانی ڕژێمی پێشوو بکە قەدەغەیە سێەم هێنانی هەموو کتێبێک کە پێچەوانە بێ لەگەڵ یاسا و ڕێنمایە کارپێکراوەکانی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان قەدەغەیە جگە لەم ڕێکارە ئێمە هاتوین چیمان کردووە 15-20 ڕۆژ بەر لە کردنەوەی پێشانگا لیستی سەرجەم کتێبەکان یعنی کابرا لە کوردستان یا لە دەرەوەی وڵاتەوە بێت چەند کتێبی هێناوە هەمووی دراوە بە وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەکی پسپۆڕیان لەوەیە بۆ ئەوەی پێیان بڵێ ئەم کتێبە ڕێگە پێدراوە ئەو ئەم کتێبە ڕێگە پێدراو نییە ئەم بابەتش لە کوردستانە بە یاسا ڕێکخراوە من وەکو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆم نییە بە کەسێک بڵم ئەم کتێبە نمایش کە ئەمە نمایش مەکە ئەوە یاساکانی وەزارەتی ڕۆشنبیری هەروەکو چۆن ئێوەش کەناڵی کورسات لە ژێر ڕێنماییەکانی وەزارەتی ڕۆشنبیریایە ئەو کتێبانەش لەوێ نمایشەکەن هەمووی ژماری سپاردنی بۆ وەرگیراوە لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتی ڕۆشنبیری خۆیان سەرپەرشتی ئەوەکەن ئەمێنێتەوە بابەتی سانسۆر ئایا بابەتی سانسۆرکردن ئێستا لە دنیاە چییە چۆن چۆنیە و بیر و باوەڕ و تێگەیشتنی ئێمە چیە بۆ سانسۆرکردن ئەوان شتێکی ترەوە بزانم هاودەنگی لەگەڵما مەقولەیەکی کۆن هەیەڵێ هەموو مەمنوعێک مەرغوبە بێ ینی بەڕاستیەکەی لەو ساڵانی پێشوا من بیرمە لە وڵاتێکی دراوسێ بۆ خۆپاراستن لە ناوهێنان ناو ناهێنم کتێبێک گوتیان ئەمە لەگەڵ کولتور و دابوونەریتی فلان وڵاتە ناگونجێ چاپی 25میشم بینی من دوایی چاپی 25می هەرچیت قەدەغە کرد تەڕویجی پێدەیتەوە بزانم چیەوە خەڵکراوە لەبەرەوە بابەتی سانسۆر لە هەرێمی کوردستانە جوانەیەکی هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی ئەوەیە ئەم هەموو جیاوازیە قوبوڵەکە ئەم هەموو لە هەناوی خۆی و ئەم هەموو جوڵاوانەوە سیاسی و فکری و ڕۆشنبیری و کولتوریانە لەم پەڕی ڕاست بۆ ئەو پەڕی چەپ لەو پەڕی ڕادیکال بۆ ڕەوپەڕی میانڕە و مۆدێرن هەمووی تایە جێی بووەتەوە کتێبێکیش تۆ ئێستاکە دەی نوسخەکەی قەدەغاکەی جا لە ئینتەرنێت عەرزی کردو هەر کەسێک بە یەک کلیک داونلۆدێکاوی خوێنێتەوە ئەمە لە لای وەزارەتی ڕۆشنبیری لە لای ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کەم و زۆر
ئەم بابەتە با خەڵک و دەستگاکان و هەموو فەرمی و نافەرمیەکان لەوە درککەن تەفەهومکەن ئەم بابەتە لای ئێمەنیە دوور و نزیک ئەمە کاری بەڕێز وەزارەتی ڕۆشنبیریە بەڕێوەبەرایەتیی تایبەتیان هەیە کتێبێک لە هەرێمی کوردستان چاپ بێ ژماری سپاردنێ دەنێ ئەگەر کتێبێک وەزارەتی ڕۆشنبیری ژماری سپاردنی دابووە من و تۆ ناتوانین قەدەغەیکەین و ئەگەر لە دەروی وڵاتیش بێت ئەوە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری ڕێگری لێ بکات. باشە کاک شەوقی چاوەڕوانی چیتان لە پێشەنگای ئەم ساڵ هەیە؟ پێشانگای ئەم ساڵ کارمان کردوتە سەر ئەوەی جیاواز بێ لە هەندێک ڕۆوە. یەکەم زۆر کارمان کردوتە سەر ئەوەی کتێبی مناڵان لە چاو پێشانگاکانی ترە ئەمە تەمەن لە زۆربەی وڵاتان کێشەیە دارنەشر پەبلیشەر چاپخانە و وەشانخانەی تایبەت بۆ مناڵان زۆر کەمە لەبەرێمە هاتوین ئەو کتێبخانانەی ئەو چاپخانانی کە لە بواری مناڵانە کارەکەن گرنگی زۆرمان پێداوە کتێب بە زمانە جیاوازەکان کوردی و عەرەبی و ئینگلیزی و هەموو زمانەکان بۆ مناڵ بەردەست بێ بۆی ئێمە لە جیلی سەرەتاوە لە مناڵەوە خوێندنەوە بکەین بە کولتور ئەگەر مناڵ هۆگری گرت بە خوێندنەوەوە ئیتر ئەبێ بەشێک لە عادەتی ئەو ئینسانە لەگەڵ گەورەبوونیشە لێ جا نابێتەوە هەتا بگاتە هەر ئاستێکی خوێنەواری و هەر قۆناغێکی تەمەن و لە هەر تەمەنێکا بێ بۆیە ئەمە گرنگیی زۆرمان پێداوە گرنگی دووەمی بریتە لەوەی کە ئەمساڵ کارمان کردووە لەسەر هەمە چەشنەکردنی پسپۆڕیەکان فێڵدە جیاوازەکان خۆ دەزانی دوو فێڵدمان هەیە بە گشتی یا پسپۆڕیە یان گشتیە گشتی خواستی زۆری لەسرە ئێستا منە گەر بم کتێبخانەکەی ماڵی ئێوە یا هەر بینەرێکی تر کە لێرە ئەمان بینێ کتێبەکانی نەتوانم بڵێم 1970 گشتیە ئەو کتێبانە زۆرن لە هەموو شوێنە دەسەکۆن بەڵام کتێبی پزیشکی کتێبی ئەندازیاری کتێبی میکانی کتێبی یاسایی کتێبی کارگێڕی کتێبی ئەو بابەتانە تایبەتمەندەکان کەمترە سپۆڕیە فێڵدە جیاوازەکان تۆزێک کەمە کارمان کردووە لەسەرەوە ئێمە بتوانین هەندێک لەو فەراغا پڕکەینەوە هەمووی نا. کاک شەوقی عومەر جێگری بەڕێبەری گشتی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی سپاس بە ئامادەبوونت سپاس بۆزانیارەکان لەسەر پێشەنگەکە هەموو لایەکمان بێگومان هاوکارە بین ئێمە ژۆک دەستگای میدیای کورسات لەوەی کە بتوانین پێشەنگایەکی سەرکەوتوو بەڕێوە بچێن چەند ڕۆژان دەستان خۆش بێ سپاس بە ئامادەبوونن.